ئاڵلقەی ڕابردوو باسی پاشا کۆرەم کرد، باسی میر محەممەدی ڕەواندوزی، ئەو کەڵە پیاوە کوردەی کە لەو سەردەما 200 ساڵ لەمە و پێش توانی مەعمەلی تەقەمەنی دروستکە لە کوردستانە و 200 مەدفەعی هەبێ، پەیوەندی سەربازی دروستکە لەگەڵ محەممەد عەلی پاشای میسر، توانی باروزروفی وڵاتان هەمووی بقۆزێتەوە بۆ خۆی و ئەو سوپا بە قووەتە دروستکە. دەنکێکی تر لەم گەردانە مرواریەی مێژووی کورد بریتیە لە بەدرخان. منەزانم زۆر لە ئیسلامیەکانیش ئێستا ئەو مێژووە لەبەرەوەی لە کتێب و سەرچاوە عەلەمانیەکانەوە خوێندویانەتەوە زۆریان کەمبایەخ تەماشا کردووە، بەڵام ئێمە پێویستە نەیەڵین ئەو تاریخە بشێوێنرێ. یەکی وەکو گیوی مکریانی، یەکی وەکو حسین حوزنی مکریانی، یان یەکێکی وەکو کەمال مەزهەر، یان ئەوانەی ترکە نووسیویانەتەوە، نەیەڵین ئەو سیستمەی کە خەڵکی لەسەری بووە نووسیوێتی. بۆ نمونە شەرەفخانی بەدلیسی کە شەرەفنامەی نووسیوە باسی مێژووی دەوڵەت و ئیمارەتە کوردیەکانی نووسیوە، ئەو لەسەر سیستمی تەبەری و قورتوبی و ئەوان نووسیوێتی وەکو کاتوێکی ئیسلامی، هەموو شتێکی نووسیە و تەدوینی کردووە. بەڵام لە ماوەی ئەم 100 ساڵەیە ئەو ئەلمانیانەی کە هاتوونەتە پێشێ و لێکۆڵینەوەیان لەسەر ئیمارەت و شۆڕشە کوردیەکان کردووە، دایان شکانۆتەوە لەسەر فکری خۆیان. چۆن ڕایزنەر کە یەکێک بوو لە ئەندامانی لیژنە مەرکەزی حیزبی کۆمۆنیستی سۆڤیەتی، تاریخی ئیسلامی نووسیە بۆ 6 ویلایەتی ئیسلامیەکانی وەکو تاجیکستان و ئۆزبەکستان و ئەوانە بە ناوی التەفسیر المارکسی للتاریخ الئیسلامی، دوایش بوو بە کتێب و لە مەکتەبەکانە خوێنرا. نەیەڵین ئەم گۆڕانکاریە بەسەر تاریخی ئیسلامی ئێمەدا بێت کە یەکێک لەو تاریخە درەوشراوە و پرشنگدارانەمان بریتێ لەو ئیمارەتانەی کە دروست بوون، لەو شەخصیەتە بە قووەتانەی کە هەبوون. بەدرخان بە نەزەری من، نەک بە نەزەری من، بە تەحلیلی ئەو کەسانەی لەسەر بەدرخانیان نووسیوە، ئەڵێ بەدرخان کەمتر نییە لە سەلاحەددینی ئەیوبی. بەدرخان لە ناو میلەتی خۆیە ڕێزی وەکو خولەفای ڕاشدین و سەلاحەددینی ئەیوبی بۆ دائەنرا، چونکە هەر ئەیانوت لە سولالەی خالیدی کوڕی وەلیدە. بە هەر حاڵ ئەمڕۆ ئینشاڵە باسی دوویتر لەو ئیمارەتانە کەم تەمەنێمە ناتوانین باسی هەمووی بکەین. هەروەکو وتم 18 ئیمارەت بوون، لە زەمەنی جیاوازە هەبوون، لە مەدای 400 ساڵە دروست بوون کە سەربەخۆیی خۆیان هەموو پاراستۆن، بەسم 400 ساڵەکە کامیلەن سەربەخۆیی خۆیان هەبووە. هەیان بۆ لەو شوێنەیە کە ئێستا پێوترە کوردستانی عێراق وەکو ئیمارەتەکانی بابان و سۆران و بادینان، هەیانە لە ڕۆژهەڵات وە کە پێوترە کوردستانی ئێران وەکو ئیمارەتەکانی ئەردەڵان و برادۆست، هەشیان بە کەوتۆتە کوردستانی باکوورەوە کە ئێستا پێوترە کوردستانی تورکیا وەکو ئیمارەتەکانی بۆتان و بدلیس و ئەوانی تر. بەڵام گرنگی ئەم سێ ئیمارەتەی من هەڵم بژاردن و باسم لێوەکردن لەوەدایە کە کارتێکردنیان نە لە زارگۆتنی خۆیانە بووە کە بادینی بوون، بۆ نمونە ئەوانی کە دوانەکەی دوانیان بادینی بوون، یەکیشیان سۆرانی، بەڵام هەردوو لایەن تێکەڵ بە یەکتر بوون. یەکێکیان کە لە هەکاری ئەم زەمانە بووە، منعیەوە نەبووە کە بێ هێرش بێنێتە سەر ورمێ بۆ ئەوەی ورمێ بخاتەوە سەر دەسەڵاتی خۆی لە خوارۆژ بگاتە حەڵەب. گرنگی ئەم ئیمارەتانە لەوەدایە جگە لە شەخصیەتیشیان وەکو شەخصیەتی کاریزمی کاریگەری ئەمیر بەدرخان خۆی زۆر ناڕۆمە قوڵایی نەسەبی کە هەندێک گەڵێن باپیرە گەورەکەی یەزیدی بووە و مسلمان بووە، یعنی زنجیرە بە زنجیرە ئەڕاتەوە بۆ قەبیلەیەکی یەزیدی وەکو منورسکی ئەڵێ کە ڕۆژهەڵات ناسێکی رووسیا ناوی ڤلادیمیر منورسکیە، ئەڵێ ئەسڵی بەدرخان یەزیدیە، هەندێک کاڵن نا ئەگەڕێتەوە بۆسەر خالیدی کوڕی وەلید ڕزای خوای لێبێ. بە هەر حاڵ ئەوەی پێمان مهمە ئەو ئیمارەتەی کە لەو فترەیە دروست بووە، شەخصیەتی ئەمیر بەدرخان کە چ شەخصیەتێکی بەهێز و بەقووەت، فەرماندەیەکی سیاسی، ئیداری، عەسکەری، هەروەکو ئەو کەسانی کە لەسەر تاریخی کوردی نووسیویانە، نەک هەر بە تەحلیلێکی شەخصی، ئەوانەی خاصەتەن کە ڕیسالەی دکتۆرایان لەسەر وەرگرتووە، چونکە خەڵکانێکی تر مناقەشەیە کاتەوە. ئەگەر دوور بێ لە هەوا و هەوەس و ڕێبازخوازی فکری، بۆ نمونە کابرایەکی کۆمۆنیستی ڕۆیشتووە لە بەردەستی 3 دکتۆرای هەر کۆمۆنیستیە
دکتۆرایەکی لەسەر شتێ وەرگرتووە بە تاکید ئەمە تەرکیزکردنەوەیکی تایە لەسەر ئەو شێوە بیرکردنەوەی کە کابرا کۆمونیستەکە یان ئەو کەسانی مناقەشەکەیان کردو ویستویانە. بەڵام هەندێکی تر هەن نا پەیامی دکتۆراکەی لە دانیشگایەکی وەکو سۆربۆنا کردووە لە بریتانیا کردوێتی لە جامعەیەکی کەنەدایە کردووە بۆ نمونە پەیوەندی نییە بەوە کە چ دید و تێڕوانینێکی فکری عکسەکاتەوە. بۆیە هەندێک لەوانە ئەڵێن ئەمیر بەدرخان بەو شخصیەتە کاریزمی و مێژووی و کاریگەرەی کە هەیبووە بە بێگومان یەکێکە لە گەورەترین شخصیەتی کوردی. هەروەکو دکتۆر جوێیدە کە یەکێکە لەوانەی دکتۆران لەسەر تاریخی کوردی نووسیوە بە ناوی کوردیش ناشنالیست موڤمنت، مێژووی بزوتنەوەی کوردایەتی با بڵێن یان نەتەوایەتی کوردی لەسەرەوە نووسیەتی بە ئینگلیزی و لە ئەمریکا چاپ بووە. باس لە بەدرخانەکەڵێ ئەمیر بەدرخان ئاعتقاد باوەڕێکی زۆر تند و پتەوی بەخوای پەروەردگار هەبوو و باوەڕی شیوا بوو کە خوای گەورە هەڵی بژاردووە بۆ ئەوەی کە فەرماندەیەتی مسلمانە کوردەکان بکە بۆ ئەوی بتوانێت ئیمارەتەکانیان یەکخە ناوچەکانیان یەکخە و ڕزگاریان کە لە دەستی عوسمانیەکان و قاجاریەکان. یعنی خۆشی باوەڕی بەوە بوو شخصیەتی وەکو بەدرخان کە ئەیویست ئەو کوردەی کە کەوتونەتە ژێر فشاری هەردوولاوە قوتاریان ببێت لە زوڵمی هەردوولایەن. بە دیدێکی ئیسلامی دووشتی تێکەڵ یەک کردووە. زۆر مهمە ناسینەوەی شخصیەتی بەدرخانیان ئەو ئیمارەتە ئیسلامیانەی کە هەبوون بریتە لە پاراستنی خاک وەکو کوردستان، قەوارە وەکو کوردەکان، یاسا و ڕێسا وەکو شەریعەت. بۆیە شەریعەتیشیان لە ئیمارەتەکانی خۆیانە تەطبیق کردووە، ئەوەی دزی کردە دەستیان بڕیوە، چونکە خۆیان وەکو مەلا و شارەزا بوون، شێخی تەریقەکانیشیان لەگەڵا بوون. هەروەکو ئیشارەتیشم پێدا شێخی تەریقە زۆربەی مسکێنی لەگەڵا بوون کە دەروێشە ڕەشوڕوتەکانی چینی بەدەردی مارکسەکانڵم پرۆلیتاریا داماوەکەی کورد بوو. بەڵام مەلاکانیش زۆریان لەگەڵا بوون لەبەرەوەی وەکو شەرعناس لەگەڵ ئەمیرەکانە بوون. ئەو ئەمیرانەی کە ئەگەر خۆیان علمی شەرعیان نەبووە هەڵبەتە بەدرخان خۆی هەی بوو، بەڵام ئەگەر وەکو پاشا محەممەدی ڕەواندوو ئەگەر خۆیان نەیان بواە مەلاکان لەگەڵیان بوون. ئەوان ئەو کاتە چینی ڕۆشنبیری یاساناس و یاسادارڕێژەری ئەو فتریان پێک دێنا. یەکێکی وەکو مبەشر یعنی ئەو کەسانی مەسیحیەوانن مەسیحێتی بڵاوەکەنەوە لە وڵاتانی ئیسلامە. طبعا لە ساڵانی 1970کانەوە ئیرسالیاتی پێڵەن گروپ و تیمی مەسیحیەوانی ئەمریکی زۆر بوون لە وڵاتانی مسلمانە، لە میسرا، لە بەیروتە، لە لوبناان، لە شوێنانی تر. هەروەها پەڕیونەتە کوردستان و کاریگەریشیان لەسەر زۆر شوێنی کوردستان هەیە. زۆر لەمانەش هاتوون ئەم ئەمیرانیان بینیوە. یەکێک ناوی مستەر ڕایتە، یەکێککە ناوی میستەر برێدە، هەردووکیان ئەمریکین. دوو مانگ لە میواندارەتی ئەمیر بەدرخانە بوون. دوایی کە ڕۆیشتونەتەوە لەسەر ئەمیر بەدرخان تەبان ئەمەکە خوێنمەوە دەقێکی تەرجمە کراوە لە ئینگلیزیەکەیەوە لە کتێبە بە نرخەکەی دکتۆر عوسمان عەلیایە کە بە ناوی دراساتون في الحركة الكردية المعاصرة، کە بەڕاستی کتێبێکی زۆر نایابە، زۆر زەروریە برا ئیسلامیەکان هەمویان بە خوێندن بیخوێنن، نەکەر خوێندنەوە مطالعەکردن. ڕاستکردنەوەی زۆر مەفاهیمی تایە، بە تایبەتی کە نامەیەکی دکتۆرای خۆیەتی کە لە تۆرنتۆ لە کەنەدا لە جامیعە مناقەشەی کراوە لەسەر مستەوایەکی عالەمی. ئەو کاتە دکتۆراشی لەسەر وەرگرتووە، هەمووی دوکۆمنتە، وەسائقێکی زۆری هێناوەتەوە. هی ئەو فترە زۆرەی 100 قسوور ساڵە مناقەشەیەکی باشی لەسەر کردو و لێکی داوەتەوە. کتێبەکە زۆر زەروریە و لە هەولێر چاپ کراوە. من ئێستا دەقە عەرەبیەکە من بە کوردی خوێنمە، ئەو تەرجمەی کردووە لە ئینگلیزیەوە. ئەو دوو مبەشرە ئەمریکاییە ئەڵێن بەدرخان پیاوێکی لە خواترسە، زۆربەی کاتەکانی تەرخانە کرد بۆ خواپەرستی، بۆ زیکر، تەنانەت زۆر جار لە ناوەڕاستی ڕۆژە ئەدبینی لەگەڵ ئەوەیە کە واجبەکان و ئەرکەکانی خۆی جێبەجێ ئەکرد وەکو بەرپرسێک لە دەوڵەت، لە هەمان کاتە ئەدبینیەوە غەرقی عیبادەت و نوێژەکانیەتی. گومانیتیانە مەلاکانیش ئەوانەی شخصیەتی باش بوون هەمووی لە دەوروبەری ئەو بوون. هەروەکو کە لە ساڵی 1943 ڕەحالەیەکی گەشتیارێکی هەروەها دیبلۆماسی ئینگلیزی، هەم نووسەرە هەم گەشتیارە هەم دیبلۆماسێتێکی ئینگلیزیە، ناوی هێنری لایاردە.
ئەویش دیسانە چێ بۆ پایتەختەکەی ئەمیر بەدرخان کە جزیرەی ابن عومەرە طبعا پایتەختەکەشی لە ئیمارەی بۆتانە باسەکە ئەڵێ ئەمیر واتە بەدرخان کەوتو بۆ ژێر کاریگەری و دەسەڵاتی عولەماکانەوە عولەمایانی دین ئەنجا ئەو طبعا باسێک هاتەوە لەو ڕووەوە دێتەوە ئەڵێ شەڕی بەدرخان لەگەڵ ئاثوریەکانیشا بە سەبەبی ڕەگەزپەرستیە دینیەکەی بوو چونکە عولەماکان مسەیتر بوون بەسەر دید و تێڕوانین و تەفکیری ئەوە یەکێک لەوانەی زۆر کاریگەری لەسەری هەبوو ناوی شێخ تاهرە یەکی تریش منەسرێکی تر مەسیحیەوانێکی تری ئەمریکی ناوی دکتۆر گرانتە ئەویش دیسانە چە سەرەداتەوە لە ئەمیر بەدرخان زۆر جار سەری لێداوەتەوە باسی ئەوە کە ئەڵێ ئەمیر بەدرخان چینێک زانای شەرع و شێخانی تەریقەت لە دەوروبەری بوون هەمویان جێ ئیحترامی ئەو بوون هەروەکو کە ئەو جێ ئیحترامی ئەوان بوون ئەنجا باسی ئەوانەکەنەوە کە چۆن ئەم شخصیەتە کوردیە ئیسلامیە بەهێزە بەدرخان توانی لەو سەردەمە 1940 1943 کۆنگرەیەک بگرێ لە ورمێ کە ئێستا بڵێن لە کوردستانی ئێرانە لە ورمێ مؤتەمەرێ بگرێ بۆ زانایان و سەرانی کورد بۆ ئەوەی چۆن بتوانێت دەوڵەتێکی کوردی بەهێزتر دروست بکات چۆن بتوانە بەرفراوانی کە چۆن بتوانە بەرگری لە کورد و کوردستان بکات لە نێوانی ئەو هەموو دەسەڵاتدارانەی کە لەو فترەیە هەبوون وا نەزانین فقط قاجاریەکانی ئێران و تورکە عوسمانیەکان هەبوون لە ڕۆژ ئاوا بەڵکو ڕووسیش هەبوو تەنانەت لەو سەردەمەیە هەر بۆی بە شێوەیەکی گشتی بزانرێ رووسیا کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەسەر دەوڵەتی عوسمانی حتا لە زمانی سوڵتان عەبدولحەمید کە ساڵێک بوو هاتبووە سەر حکم رووسیەکان ئەوەندە گەیشتنە ئەستانە 10 کیلۆمەتریان مابوو بگەنە دارالخلافەکەی تۆپیان دابەست بوو ئەرمەنیەکان ئەوەندە هێز و دەسەڵاتیان هەبوو خەڵکێک کە ئێستا وەکو دکتۆر کەمال مەزهەر کە شیوەنەکە بۆ ئەرمەنیەکان گوایە لەسەر دەستی کورد کوژراون باسی ئەوە ناکە کە بە مێژوو بە دوکۆمنت ئەسەلمێنرێ کە ئەرمەنیەکان 600,000 کوردیان کوشتووە باسی ئەوە ناکە کە کاریگەریەکی چەند لەو سەردەمەیە هەبوو بۆ ئەوەی کە غەرب بە هەموو شێوەیەک رووسیا بە تایبەتی هەوڵی ئەویاندا دەوڵەتێکی ئەرمەنی لەسەر خاچی کوردی دروست بکەن ئەو دەوڵەتە ئەرمەنیەی کە لە کۆنگرەی سیڤەرە کە بڕیار درابوو لە بەندەکانی 61 و 62 64 ئەو کۆنگرەیە کە بڕیار بوو دەوڵەتێ بۆ کورد دروست بکرێ و دەوڵەتێکیش بۆ ئەرمەن دەوڵەتی ئەرمەن لەسەر کوردستانی ئێمە لە بەشی ڕۆژهەڵاتی ئێستای تورکیا دروستەکرا کە ئەو کاتە ئەو زەمانەش لە 18.8 ئەرمەنی لێ ئەژیا خۆی ئەو سەردەمە ئەگەر بێت و کوردەکانی خۆمان نەیانتوانایە ئەو مەشروعە ئیستیعماریە لەبار ببەن ئەبوایە ئێمە ئێستا وەکو فەلەستینیەکان ئاوارە بین و شیوەن بجێڕین بۆ ئەوەی چۆن بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بوعدێکی بەلفۆر دەوڵەتێکی ئیسرائیلیشی لە باکووری کوردستانی ئێمە دروستە کرد لەبەرەوە زۆرە بێ ئاگدار بین لەوەی کە تاریخی ئێمە خەڵکێکی تر شیوەنێکە جێڕێ بۆ ئەوەی کە کورد ئەرمەنی زۆر کوشتووە ئەوەلەن وەسائقەکانی هەمووی لە رووسیا وەرگرتوتەوە کە رووسیا ئەرمەنیەکانی هێنایە ئەوێ بۆ ئەوەی دەوڵەتێ لەوێ دروست بکرێت ئەمەش تەمان منعیوە ناکە کە لەو سەردەمەیە شەڕ و پێکچێشانێکی زۆر بووە و لە هەموو سەردەمێکیشا ئەو جۆرەشتانە هەر هەبوون بەڵام خۆ کەس گلەیی لەوە نیەک هیچ کەسێکیش ناتوانێت نکوڵی لەوە بکە کە 1300 ساڵ پێکەوە مسلمان و مەسیحی پێکەوە ژیاون مەسیحیەکان کەنیسەی خۆیان پارێزراوە تەنانەت ئەو بەردوودارەی کە ئەڵێن سەیدنا عیسای لەسەر ئیعدام کراوە کە بڕوامان پێینێ ئێمە وەکو خۆی ماوە کەنیسەی قیامە وەکو خۆی ماوە لە فەڵەستین بەیت لەحەم شوێنی لەدایکبوونی سەیدنا عیسا ئاسەوارەکان هەمووی وەکو خۆی ماوە ئەتباعەکانی سەیدنا عیسا یەکی وەکو لۆکاس کە بە عەربی پێوترێ لۆقا هەروە تەرجمە کراوە بۆ کوردی بۆ لۆقا یان مەرقۆس کە خۆیان پێڵێن مارکۆس هەردووچیان لە مزگەوتی مسلمانانە دفن کراون و ئێستا لە تورکیایە واتە مزگەوتەکە لە تورکیایە قەبرەکانیش لە ناو مزگەوتەکەیان لە کاتێکا کە ئێمە حەزارەتێکی 600 ساڵیمان سڕدایەوە لە ئەندەلوس لە ئیسپانیا و پرتوغالی ئەو زەمانە ئەو کەسانەی کە لەو فەرترانەیە لەسەر ئیمارەتە کوردیەکان نووسیوانە هەروەها لەسەر کورد
هەروەکو ئەوە وایە کە ئێستا غەرب بە شێوەیەکی تەرکیز لەسەر ئەو مەجموعە داماوە ڕەش و ڕوتەی بیارەی نووسی کە چۆن ئەو کەسانەی کە لەو فترانەیە دژی کوردیان نووسی بوو دژی ئیمارەتە کوردیەکانیان نووسیوە بە دافعێکی غەربی کوێرانە دژایەتی حەقدێکی زۆر لەسەر ئیسلام لەسەر مسلمانان لەسەر ئەو باب و باپیرانەی ئێمە کە دیندار بوون ئیمارەتێکی سربەخۆی کوردیان پاراستووە لە ڕووی ڕووسا وەستاون تەسلیم بە بەریتانیان نەبوون و هەروەها دۆستایەتی وەلای خۆشیان لەگەڵ دەوڵەتی عوسمانیا هێشتۆتەوە مادام دەوڵەتی عوسمانیش ئیمارەتەکانی خۆیانی بە سربەخۆیی هێشتۆتەوە لەبەرەوە چۆن ئێستا غەرب بۆ 300 داماوی ڕەش و ڕووتی بیارە ئەم غەربە گەورە پڕ تەکنۆلۆژیە ئەم هەمووی کە داوای حقوقی ئینسانەکە ئەم هەموو دڕندەیەی کە خەڵکێک چاوی لێ ئەو هەموو ساڕوخەنرا بەو برایانەوە ئەو هەموو مەیتە لەوێ کەوت 8 کەس لەوێ لەسەر بەفر ڕوحیان دەرچوو هیچ کەسێ نەبوو بێ بەهانایانەوە ئەمانەی زمانیان 4 مەتر درێژە بۆ پاراستنی حقوقی ئینسان بەڵام ئامادە نەبوون و نیشن ئێستاش دیفاع لە کەسێکی ڕەش و ڕوت بکەن فقط لەبەر خاتریەوەی کە دینەکەی هەڵگرتووە لەبەرەوەی ئیسلامەتیەکەی گرتووە لەبەرەوە ئێمەش فریوی ئەوە نەخۆین کە کەسانێکی ڕۆژهەڵات ناس لەوانەی ڕووس لە زمانی قەیسەریەکان بێ لە زمانی کۆمۆنیستی یا ئەوانەی بەریتانیای ئیستیعماری یا خەڵکانێکی تر کە دژ بە بابوو باپیرانی ئێمەیان نووسیوە کە دژ بە کوردیان نووسیوە خۆی طبیعەتی حاڵ وایە ئێستا هەر کەسێک کە باسی کوردێک بکە باسی ئێمە بکەن بە دڕندە و چێوی لەمانەزانن بەڵام باسی گەندەڵێکی نەخێنەوارەکە لە سلەیمانیەکی وەکو سەرکەوتی کوبە لاپتۆپێکی لە بەردەمای و ڕسمیان گرتو و فلیمی هێنایانەتەوە بۆ نەروێج وەڵامە سەرکەوتی کوبەیە و مدیری ئەمنی سلەیمانیە و شێفە و مەسئولەتی ئەمنی هەڵگرتووە یەکێک لەو کەسانەی شاهیدیان دژی منەدا کە چوو بوو بۆ کوردستان و هاتبوو لەم مەسئولانەی نەرویجی چووە بۆ هەڵەبجە ئەو ناوە فلیمەکەی پیشان داوین لەگەڵ هەموو پێشمەرگەکانی یەکێتیار ڕووی وە سەرکەوتی کوبە بۆی شتی بۆ تەفسیرەکە خەندەقی کۆنی حیزبی بەعسیان پیشان داوە جێیشی عراقی و شەڕی عراقی و ئێرانیە لە ئەمە شوێنەکانی ئاساری جوندل ئیسلامە کە عەرەبەکان لێرە بوون هەر شوێنەکە ئاسەوارەکان ئاساری شەڕی عراق و ئێرانە دوایی هاتوو باسی هەڵەبجە کاڵێ شوێنێکی دواکەوتووە ئێستاش هەر زۆر بە دواکەوتوی ماوەتەوە کە باسی سلێمانیشە کاڵێ سلێمانی شارێکی لیبراڵە وەکو خۆمان ئینفتاحێکی باشیان لەسەری هەیە بە تاکید خۆی غەرە بە گەربیە مەدحی یەکێک بکە مادام دیندارە نایە باسی هیچ شتێکی تری بکە ئیلا وەکو شێوەیەکی دزێویە خاتە سەر بۆی وای لێ بکە خەڵک لی دوورکەوێتەوە ئەو سەردەمانش کە ئەو وەسائقانە لەسەر نووسراوە لەسەر کوردیەکان هەندێکی بە ئینسافەوە نووسیوێتی لەگەڵ ئەو ئینسافەش شتێکی هەر نووسیوەتەوە لەسەری خاصەتەن لەسەر بەدرخان بەهێزتر بووە لە ڕووی دینداریشیەوە ئەو خەڵکە کە هیجرەتیانە کرد بۆ لای ئەو یەکێ لە سیاسەتی بەدرخان ئەوە بوو هەر کەسێک کە هاتە منطقەکەی بەدرخان چکەوردەوردە ئەمان لەوێ زۆرتر بوو زەریبە نەما بوو دەوڵەتی عوسمانی پۆلیسەکانی دەوڵەتی عوسمانی و جەندرمەنیان نەتوانی خەڵک بچەوسێننەوە خەڵک وردەوردە ڕوویە کردە منطقەکەی ئەو هەر کەسێک کە ئاهات پارچەی ئەرزیە دای هیچ دێم ئەیوت بیکە بە چێڵگەی خۆت ئەسپێکیشی ئەدایە ئەی خۆشت چەکێ بکڕە بە واریداتی خۆی یان ئەم ئەسپێک و چەکێکی ئەدایە بۆی ئامادە بێ بۆ شەڕیش بۆ پاراستنی ئیمارەتەکە و یەک لە سەرسەی واریداتی زەویەکەشی بداتەوە بە خەزێنەی دەوڵەت بیداتەوە بە بەیتولمال لەبەرە وەختی ئەمانەی کە باسی ئەمیر بەدرخانەکەنەوە هەندێکیان بەو حقدەوە باسیەکەنەوە بەڵام هەندێکی تریان بەو شێوەی باسیەکەنەوە کە ئەڵێ یانیەکی وەکو مستەر ڕایت کە باسیەکاتەوە ئەڵێ ئەو منهەجەی ئەو پلان و بەرنامە دەوڵەتیەی کە ئەمیر بەدرخان لە ناوچەی خۆیان پیادەی کردبوو ئەوە بوو کە لە خولەفای ڕاشدین و سەردەمی سەلاحەدینی ئەیوبیەوە وەری گرتبووە ئەوانە بوو تەوزیعی کردبوون ئەڵێ ئەو زەوی دابەشە کرد بەسەر هەژارەکانە لەوانەی کە فەلاح بوون زەریبەی لەسەر لا بردبوون ئەوەی کە دەوڵەتی عوسمانی لەسەری دانابوون مستەر ڕایت ئەڵێ ئەمیر یعنی هەموو جارەکاڵێ ئەمیر مەبەستی بەدرخانە ئەڵێ ڕاهاتبوو لەوەی کۆبوونەوەی خولی بگرێ هەموو جارە لە شاری جزیرە ئیبن عومەر خولی یعنی کۆبوونەوەیەکی بەردەوام بە ئیدارەی دەوڵەتەکەی خۆی و بە شەخصیاتی متەنەفیز و متەنەویر و بەدەسەڵاتدار و جوامێران و لێهاتوانی ئیمارەتەکەی هەروەها خۆشی
مەجلیسێکی ڕۆژانەی هەبوو واتە لە بۆ نمونە لە هەفتەیە کار ڕۆژێک مەجلیسێکی هەبوو دائنیشت بۆی خۆی گوێ لە شەکوای هەژار و دەستکورتەکان بگرێ بۆی هەریەکە چ احتیاجیەکیە مباشر خۆی بیگەێنێتەوە بەو ئەنجا ئەڵێ هەموو ئەمیرە کوردەکانی تری تەشجیع کرد ئەوانەی دەوروبەری کە بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ جەماوەری خەڵکەکەی خۆیان بکەن ئەنجا وای لێ هاتبوو لە ناو جەماوەری خەڵکە ئەمە طبعا هەر قسەی مستەر ڕایتە کە باسیەکە من هەر بە لە کتێبەکەی دکتۆر عوسمانای خوێنمەوە کە ئەو لە ئینگلیزیەکەەوە وەریگرتووە لە وەثایقی بەریتانی بە ناوی بریتش دوکۆمنت لەوە وەریگرتووە لە باسی 1960 بۆ 1970 لە جامیعەیەک بە ناوی یونیڤەرسیتی پابلیشینگز of America لەو شوێنەیە ئەجا تەلەگرامی ژمارە 113 2.184 ژمارەکەی ئەمەیەکەی خوێنمەوە مستر ڕایت ئەڵێ لە بەرەو خەڵکی اعتقادیان وابوو کە خوای پەروەردگار ئەمیر بەدرخانی بۆ ناردوون بۆ ئەوەی ڕزگاریان کە بۆی ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی خراپەی تێیکەوتبوون لە دەوڵەتی عوسمانی و قاجاریە بیگۆڕێ بۆ ئەوانی بکا بە شتێکی بە ئیمارەتێکی ئیسلام بەدرخان ڕەحمەتی خوای لێبێ زۆر ئیرادەیەکی بەهێزی هەبوو لە چەسپاندنی ڕێسا شەرعیەکانە حدودی ئیسلامی تەنانەت هەندێک لە خزمەکانی خۆی کە هێرشیان کردبووە سەر گوندێک تاڵانیان کردبوو کە وەختی حکمی شەرع لەسەر ئەو بوو کە ئەمانە مفسید فی الأرضن لەبەر ئەوەی چوونەتە سەری و خەڵکەکەشیان کوشت و ئەبێ بکوژرێنەوە کوشتنیەوە لە پێشا بەوە دەستی پێکرد کە خزمی خۆی بوو عقوبە ئیسلامیەکانی هەمووی لە ئیسلامەوە وەرگرت بوو ئەو کەسانی کە گەشتیار بوون لە ناوچەکەی ڕۆیشتن یا ئەوانەی مەسیحیەوانی بوون و ئەهاتن بۆ دەوڵەتەکەی ئەو زۆر معجب بوون بەوە حتا باس میستەر ڕایت باسەکاتەوە ئەڵێ بە درێژی چەندین میل بە کوردستانە ئەڕۆیشتین غەیری هێمنی و ئاسایش و گەشە لە وڵاتەکەی ئەوە هیچ شتێکی ترمان نەبینی بینیمان ئابووری ئەگەشێتەوە زیاتر بەرەو پێشتر ئەڕوا ئێمە لە هەر شوێنەکە ئەخەوتین ترسمان لەوە نەبوو دز و جەردە بێتە سەرمان تەنانەت دڵنیام لەوە ئەمە قسەی میستەر ڕایتە دڵنیام لەوە لە زمانی ئەمیر بەدرخانە هیچ کەسێ دزی نەکردووە ئیلا دەستی بڕیوە ئەمە سڕی ئەمان بووە کە ئەو هەی بووە تەنانەت ئەگەر مناڵێک ئاڵتونێکی لە دەستا بووە لە شوێنە خەوی لێ بکەوتە کە خەبەریە بۆەوە هەر ئاڵتونەکەی هەر بەدەستەوە بوو یا مەگەر لە دەستی کەوتبێتە خوارەوە ئەژینا کەس جورئەتی ئەوەی نەبوو کە لە دەستی بفرێنێ ئەمانە لەکوێ ئەمە لەکوێ کە خەڵکێکی تر بە ئەلمانیەتێکی بێدینی بێوە درستی کە دز لە بندەستی خۆیانە دروستە بێتەوە هەروەها یەکێکی وەکو خالفین کە یەکێکە لەو ڕۆژهەڵات ناسانەی لەسەر کوردیان نووسیوە کە چووە لەو کاتی ئەمیر بەدرخانە چووە بۆ ئیمارەتی بۆتان باسی ئەو ئەمانە ئەکا باسی ئەو هێمنی و ئاسایشی ئەکا کە لە ناوچەکەیە هەیە باسی هەموو لایەکی ئەکا لە ڕۆژە لە شەوە ئەمانە طبعا هەمووی لەو کتێبە حتا لە کتێبێکی ترکە خالفین خۆی بە ناوی ئەسراع على کوردستان کە بە عەرەبی هەیە هەروەها تەرجمەی کوردیش هەیە کە لە سلێمانی چاپ کراوە باسی ئەوە کاتەوە حتا ئەویش باسی ئەو نمونەیە ئەکاتەوە هی ئەو مناڵێک ئەگەر بێت و ئاڵتونێکی لە دەستا بێ و هەروەها بەم شێوەی ئەوانەی تر کە باس لە ئیمارەتی ئەم پیاوە مسلمانە ئەکەن باس لە کاریگەریەکەشی ئەکەن یەکێک لەوەی کە ئەم جگەلەوەی کە ئەو کۆنگرەیە ئەگرت دانیشتن و کۆبوونەوەی خولی ئەگرت بە پیاو ماقوڵانی ئیمارەتەکەی و شخصیاتی بلیمەت و لێوەشاوەی ناوچەکە لە هەمان کاتیشە هەوڵی ئەدا بۆ ئەوەی کە سوڵتەیەکی بەهێزتر دروست ببێ مەجلیسێ لە کوردەکان پێک بێ بتوانێ بە ئازایەتی خۆی بە کەرەمی خۆی بە سەخاوەتی خۆی بتوانێت زیاتر کاریگەری هەبێ لەسەر ئەو ئاغایانەی دەوروبەر ئەو ئیمارەتانەی دەوروبەر بۆی نەک لە ڕێگای دەسەڵات و شەڕەوە بتوانێت بیانێنێتە ژێڕکێفی خۆی بەڵکو لە ڕێگای قەناعەت پێکردنەوە کە وردەوردە هەمویان لێک بدەن بۆیە ئەڵێ ئەو توانی ئیمارەتێ دروستکە لە دیاربەکرەوە بڕوا بۆ مووسڵ لە مووسڵەوە بێتەوە بۆ سنە لە سنەوە بە ورمەیە بڕاتەوە بۆ وان یعنی هەموو کوردستانی گەورە لە 170 کوردستانی گەورەی ئەو سەردەمەی خست بۆ ژێر دەسەڵاتی خۆی لەبەرە ماوەیەکی کەمیشە طبعا ئەو فترە زەمەنیەی کە لە دەوڵەتی عوسمانی ئەو گۆڕانکاریانەش ئەبوو ئەو توانی ئەو ئیمارەتە بەو شێوەیە بپارێزێ ئەمە کە باسی یەکەم ساڵانی 1970 قسوورەکانە کە باسی یەکەم بەڵام ئێمە ئەوەمان لەبیر بێت لە ساڵی 1970 میلادی
گەورەترین و کاریگەرترین کۆنگرەی ڕۆژئاوا گیرا بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی کە پێوترە مؤتەمەری بەرلین کە ئەو خاڵانەی بە سوڵتانی ئیمزا ئەکەن. یەکێک لەوانە باسی کوردەکە کە ئەبێ دەوڵەتی عوسمانی ڕێگا بدا بە ڕۆژئاواییەکان مەسیحیەکان بپارێزن لە کوردە بەربەریەکان کە ئەوانەش لەن بەربەری مەبەستیان لە وەحشیەکانە. طبعا ئێمە کەلیمەی بەربەری بەکار نایانین چونکە بەربەری هەر شعبێکی مسلمان وەکو کوردی ئێمە کە پێیانەوترێ بەربەر و زمانەکەیان شلحێتە لە مەغریب و جەزائیر و تونس ئەژین و ڕێزێکیشمان هەیە بۆ ئەوانیش. لە فترەی 1916 و 1947 لەو فترەی دەوڵەتی عوسمانی گۆڕانکاریەکی زۆر بەسەر لایەنی ئیداری و سەربازی و سیاسەتی خارجی و دیپلۆماتی و ئەملاولایە هەمووی بەسەریا هات. ئەمانە هەمووی کاریگەریەکی باشی هەبوو لەوەی کە سوڵتان بتوانێت لەو فترەیە ئەو دەوڵەتە بۆ خۆی تەمینکە و ئەو ئیمارەتە گەورەیە دروستکە لە ساڵی 1943 بەدواوە. لەو فترەی 1940 کە سوڵتان مەحموود هاتە پێشێ. سوڵتان مەحموود طبعا ئەوە بێنمەوە یادی هەموو لایەک لە مەدای 70 ساڵە 1940 بەدواوە لە مەدای 70 ساڵە ئەوانەی هاتنە پێشەوە لە دەوڵەتی عوسمانی بوون بە سوڵتان و کاریگەری زۆری ڕۆژئاوایان لەسەر بوو ناچار کرابوون بە پێی کۆمەڵێک ئیتیفاقیات گۆڕانکاری بکەن دەستوری وڵات بگۆڕن پەرلەمانێ دروستکەن بە قسەی غەربیەکان چۆن ئێستا بۆ نمونە ئەمریکا لە ئەفغانستان لە عێراق لە فەڵەستین هەمویانی ئیجبار کرد کە ئەبێ ئەو انتخاباتەی کە ئەکرێت لە 130 دابنێن بۆ ئافرەت. ئێوە تەسەورکەن چەند ئافرەتی ئەفغانی پێگەیشتووە بۆ ئەوی کە بتوانێ بێتە پەرلەمانەوە لە 130 ئەشێ لە ئافرەتی کووردا چکە ئافرەتی کورد ڕۆشنبیرتر و چاوکراوەترە و خاکەکەشی زەمینەی لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی پڕ سراع و ململانێدا خەباتێکی 100 ساڵەی قەومی نزیکبوون لە ئەستانەی قەدیم و لە پردی نێوان ئاسیا و ئەوروپا چاوکراوەیەکی زۆری تیا هەیە. ئێمە لە ساڵی 1909 سەفیری دەوڵەتی عوسمانی لە ستۆکهۆڵم کورد بووە لەبەرەوە چاوکرانەوەی کورد زۆرترە. ئێستا ئەگەر بڵین لە 130 ئافرەتی کورد بێتە پەرلەمانەوە شتێکی طبیعیە بەڵام کەسێک نەهات پەرلەمانی کوردی لەسەرەوەی ئیجبارکە. بەڵام ئەفغانستان و عێراق و فەڵەستینیان ئیجبار کرد لەسەرەوەی کە لە 130 ئافرەت بێت. چۆن ئەم قانونە چەسپێنرا کە بە شەرتێک لە 180 پەرلەمانی ئەمریکایی ئافرەتن بۆ لە هیچ وڵاتێکی ئەوروپیا نابینی لە 130 ئافرەت بن. بۆچی بە زۆر بسەلمێ بەسەر وڵاتانی ئیسلامە کە ئەبێ ئافرەت بێنرێتە پێش چونکە ئێستا بە طبیعەتی حاڵی بارودۆخی وڵاتەکانی ئێمە وڵاتەکان خۆی دواکەوتون ئابوووریەکە خۆی دواکەوتووە چاوکرانەوە کەمتر هەیە ئافرەتی وڵاتانی مسلمان بە شێوەیەکی گشتی دواکەوتوترن وەک لە پیاوانی لەبەرەوە کاتێک ئەڵێ لە 130 بێتە پێشەوانی هەر پەرلەمانێکی لاواز دیسان دێتە پێشەوە بۆی هەموو نەخشەیەکی گڵاوی ڕۆژئاوایی دژ بە ئیسلام بتوانرێ پیادە بکرێت. لەو سەردەمەشە ئاوا سوڵتانی عوسمانی ئیجبار کرابوون لە مەدای ئەو 70 ساڵێ تاکو سوڵتان عەبدولحەمید دێتە پێشێ لە ساڵی یەکەمی سوڵتانیشە دەستور قبوڵەکە بە زۆر مەدحەت پاشای پێتەعینەکەن. مەدحەت پاشا کە ئێمە خوێندومانەوەکو ئیسلاح سازێکی باش و پیاوێکی باش شاکە خواز بەڵام مەدحەت پاشا جوولەکەیە. سوڵتان ئیجبارەکەن بیکا بە سەدر الأعظەم یعنی بیکا بە ڕئیسی حکوومەت بە ڕئیس وزەرا تەعینیشیەکە پەرلەمانەکەش دروستەکە بەڵام دوایی خۆی کە دێ دوو مەجلس دروستەکە یەکیان مەجلسی ئەعیانە یەکیان مەجلسی مەبعوسانە. مەجلسی ئەعیان خۆی تەعینیەکە وەکو شورا مەجلسی مەبعوسانیش بریتیە لە هەڵبژێرراوی وڵاتان و شوێنەکانی تر. هەندێک کەس لێرە ئەیانێ سوڵتان عەبدولحەمید وا لێ بکەنەوە بڵێن دژی هەموو تەتەلوعاتێکی کورد بووە بەڵام ئەمە قسەیەکی زۆر ناڕەوایە چونکە لە سەردەمی سوڵتانایە کە میر بەدرخان ئەم ئیمارەتە بە قووەتە دروستەکە. دوایە ئەوانەی دەوروبەری سوڵتان بریتین لە کورد و عەرەب چونکە سوڵتان عەبدولحەمید هیچ جۆرە نەزعەیەکی تورکێتی تیا نەبووە خۆی بە دەروێشێکی طەریقەیە گەزانێ کە شاماتی پێوترە لە سووریا لەبەرە خۆی بە تۆبەکاری ئەو زانیوە ئەو خۆی بەوە زانیوە کە عەرەب ساحەبی فەضڵێکی گەورەن وەکو ئیسلامەتیەکە و ئەو کوردانش سیقەی تەواوی پێکردوون وەختێ هەستی پێکردووە کە ئەگەر کوردەکان لاشەڕکران کە 40 کەتیبەیان هەبوو دوای ئەوەی کا بە 63 کەتیبە و ناویانەنێ
ئەلوێی حەمیدیان لیوای حەمیدیە فورسان الحەمیدیە خەیالەی کوردین وەختێک کە ئەوان لاشەڕکران رووسیا توانی بێتە پێشەوە بگاتە وان و دیاربەکر و ئەدەنەوە ئەوانە هەمووی بگرێ بۆیە سوڵتان عەبدولحەمید محاولەی کردو ئەم جارە کوردەکانی خۆی ڕاجێشێتە وەکو مملەکەتی خۆی و ئومەتی خۆی سەر لە نوێبیانێت بۆی خەڵکی چکە ئیستیغلالی نەکە لەبەرەوە دروستبوونی ئەو ئیمارەتە گەورەیە لەو سەردەمی ململانیانەیە ئەبێ ئەمەمان ئاگدار بین لەوەی کە یەکێک لە کاریگەری دروستبوونی ئیمارەتەکان ئەو پشێویە نێودەوڵەتی کە هەبوو ئەو هێزانەی کە بە یەکتر ئەچێشران لە بەرژەوەندی خۆیانە ئەویان دژی ئەوە هاتە پێشەیە رووسیا کاریگەری لەسەر ئێران هەبوو ئەرمەنی بەکارهێنا ئەهاتە پێشەوە بە حدودی کوردستانە بۆ سەر عوسمانی بەریتانیەکان لەولاوە دیسان کاریگەریەکی تریان هەبوو چونکە چوو بوونە جزیرەی عەرەبیەوە بەهۆی شەریفی مەکە و سعودیەکانەوە دیسان فەڕەنسیەکان کاریگەریان لەسەر سووریا و لوبنان هەبوو ئیتالیەکان لەسەر لیبیا هەیان بوو تەنانەت نەمسا لەسەر یۆنان هەیبوو بە ڕێگای یۆنانەوە زەختی خستەوە سەر وەختی کە رووسیەکان گەیشتنە نزیکیەوەی کە دەوڵەتی عوسمانی بڕمێنن دیسان بەریتانیا تەدەخولی تیا کردەوە بۆ ئەوەی دەوڵەتی عوسمانی نەڕوخێ لەم کەین و بەینەیە هەمووی سوڵتانی عوسمانی سوڵتان عەبدولحەمید کە پیاوێکی زۆر زیرەک بوو یەکێکە لەوانەی کە لە تاریخا پێی وتراوە کەر لەقەبی کەر لە زۆری سەبرە بەو بە مەڕوانی کوڕی محەممەد وتراوە کە ئاخری دەوڵەتی بەنی ئومەیە ساڵی 1932 هیجری لەبەرەوەی لە گەندەڵی حکومیە هاتۆتەوە پێشێ یعنی وەختێک بووە بە سوڵتان و دەسەڵاتدار کە دەوڵەتەکەی پڕ بووە لە گەندەڵی سوڵتان عەبدولحەمید وەختێک کە بوو بە سوڵتانی دەوڵەتی عوسمانی دەوڵەت 300 ملیۆن لیرەی ئاڵتونی عوسمانی قەرزار بوو لە جیهانە شۆڕشێکی زۆری بولغار هەبوو سربیەکان هەبوو دەوڵەتێکی زۆر دەسەڵاتێکی زۆر نفوزێکی زۆر هەبوو لە ناوەوە لە دەرەوە تەنانەت خودی سوڵتان عەبدولحەمید لە نوێژی جومعە کە ئەڕۆی بۆ نوێژی جومعە ئەرمەنیەکان لە ناو ئەستەمبوڵە ڕومانەی دەستیان گرتە سیارەکەی و لە مەوکیبەکەیە تەقانیانەوە بەڵام ئەو خۆی سەلامەت دەرچوو یعنی تەنانەت ئەوان توانیان بچنە ناو ژوور ناو شوێنەکانەوە کە ئەوی تیا بوو بەڵام لەبەرەوەی خۆی سیاسەتێکی تایبەتی خۆی هەبوو کە لە بینی ئەو هەموو زل هێزەیە یاری بە هەمویانە کرد ئەیتوانی هەمویان ڕاگرێ بەڵام عیلاقەی گەورە و مەسیری لەگەڵ ئەڵمانیایە دروست کرد کە نفوزی لە ناو مەملەکەتی ئیسلامیە نەبوو بوو بۆ دروست نەبوو بەڵام ئەشیتوانی تینێک و زەختێکیش دروستکە لەسەر وڵاتانی تر بە هەر حاڵ ئەو سەردەمەی کە هەبوو شتێکی باشە لە قۆستنەوەی هەروەکو کە ئێمە دائیمە ئەڵێن استراتیژێتی کوردی و خەباتی کوردی پێویستە ئەم ململانە نێودەوڵەتیانە بۆ کورد بکێشێتەوە شتێکی باشە ئیسیفادەی لێ بکە بەڵام نەک ئاوا بکەوێتە جەواڵی شوێنێکی وەکو ئەمریکا شەڕی عێراق و ئێران بوو ئێمە هەمومان بینیمان بەڵام ئەم کوردایەتیەوانە ئەلمانیانە مەسیری کوردێتیەکەیان هەموو ڕەبت کردەوە بە شەڕی عێراق و ئێران وەختێک ئەم دوو وڵاتە گەورەی وەکو دوو دەوڵەت گەیشتنە نەتیجە و لە مانگی ئابی 1970 وەستان دەستیان خستە ناو دەستی یەک و سڵحیان کرد وەکو دەوڵەت تەسەڕوفیان کرد ئەو کاتە مەسیری کورد کە ڕەبت بوو بەوانەوە کەوتە ژێر حەملەی ئەنفالەکان لەبەرەوە یەکێک لەوەی کە ئەڵێن قۆستنەوەی اختلافاتی نێودەوڵەتی ململانێ و ناکۆچی نێودەوڵەتی بەوە نابێ ئینسان خۆی بفرۆشێ و بکەوێتە معادلە یەکێکیانەوە چونکە ئەمانە هیچیان هەروەکو کێسنجەر لە نامەکەیان نووسیوێتی بۆ مەلا مستەفا بەرزانی کە گلەیی لێکە ئەڵێ سیاسەتی ئەمریکی ئەخلاقیاتی نەبوو ئەویش گلەیەکەی جواب بەداتەوەڵێ لە سیاسەتە ئەخلاق نییە تۆ نابێت چاوەڕێوە بکەی کە ئێمە ئەخلاقێکی پەسەندت بەرامبەر بەوەفاوین بەرامبەر ئەوەی تۆ ئێمە چونکە بەرژەوەندی دائیمیمان هەیە لەبەر ئەوەیە کە دایمە گلەی و گازاندێکە لە سەرانی کوردایەتیەوانەکانی ئەم ڕۆژمانە کرێ لەبەر ئەوەیە کە ئەوان ئیرادەیەکی سربەخۆی خۆیان لە ناخانیە لە ناوە ناتوانن زاڵ بن بەسەر ناکۆچیەکانی خۆیانە لە ناوە ناتوانن وەکو ئیمارەتەکانی ئەو سەردەمەش دروستکەن تەنانەت فرانسۆ حەریری کە بە پێکەنینەوە وتی دەی بایەکێتی لەو لا ئیمارەتی سۆران دروست کاتەوە ئێمەش لەم لا ئیمارەتی پاشا محەممەدی کۆرە هی ڕەواندۆز دروستکەینەوە خۆی هەردوو ئیمارەتەکە هەبوو بەڵام ئیمارەتێکی گەندەڵ ئەویان ئێران دەستیتیا بوو ئەمیان تورکیا هەر وەختێکیش ئێرانەی گۆڕیەوە یا تورکیا ئەمان هەرێکە وەکو تاکە پێڵاویان گۆڕیەوە لەگەڵ ئەوی ترە مەسیری هەردوولا کەوتبە بەردەستیان بەدرخان ئەوانەی کە لە تورکیای ئێستا بوون لە کوردستانی باکوور
ئەوانەی لە کوردستانی باشوور بوون، ئەوانەی لە سووریا بوون، هەمووی هێنان و کۆیکردنەوە بۆ ڕزگارکردنی کوردەکانی ورمێ و ئەو ناوە کە چووە ناو کوردستانی ڕۆژهەڵاتەوە بۆ ئەوە چوو کوردەکان ڕزگارکە، نەک وەک جەلال تاڵەبانی بچێت لەگەڵ ئێرانیەکانی اتیفاقکە بۆی 3000 پاسدار بەجلی کوردیەوە بێنێ لە کوردەکانی ڕۆژهەڵات بدرێتەوە. ئەمە چەندی بەچەند، چەند دوورە لەم قیەمەوە، چەند دوورە لە ئەساسی ئیمارەتێکی ئیسلامی کوردی کە لەسەر ئەساسێکی ئیسلامی دروستە بێ، سیاسیەکی ئیداری ئاقلی وەکو بەدرخانەی بابڕێەوە ئەرز و ئاسمانی بینە. لەبەرەوە پێمان وایە وەختێک کە ئەمیر بەدرخان توانی ئەو سوپا گەورەی خۆی دروستکە، ئەو ئیدارە گەورەی خۆی دروستکە، توانیشی سربەخۆی خۆی بپارێزێ و دەسەڵات و نفوزی خۆشی گەورەترکە. ئەمما وەختێک کە ئەڵین بۆچی ڕووخایەوە یەکێک لەوانە وڵاتانی دەرێ نانەهێش کوردەکان لەویا ببن بە دەسەڵاتێک بە باڵێک بۆ دەسەڵاتی عوسمانی و هەر یەکێک لەم گەشتیارانە لەم مەسیحیەوانانە لەم دیبلۆماسیانەی کە ئەهاتن ئەو ساکە قونسولگەری بەریتانیا لە ورمێ هەبوو، لە ئەستانە سەفارەت هەبوو، لە دیمەشقیش هەبوو، هەرسێکیانە هاتنەوە بۆ سەردانی ناوچە کوردیەکان ئەهاتن بزانن دەستخەنە ناویشێوە. ئەو کاتە تیمە مەسیحێوانەکانیش هاتن بۆی خەڵکێکی تر بکەن بە مەسیحی بە ناوی ڕۆژهەڵات ناسی و دراسی کوردیەوە ئەچوونە بنج و بناوانی هەموو شتێکی کوردیەوە، تەنانەت لەسەر بەسیترین شت ئەیان نووسی هەروەکو خۆمان هەمومان ئەزانین کە هەر کەسێک کتێبی لەوان خوێندبێتەوە ئەوانە ئەزانێ. ئێستا ئەگەر یەکێک بێ ئەم ئیمارەتی بەدرخانەمان بۆ لێکداتەوە بە دیدێکی مارکسی ناتوانێت لێمان بگۆڕێ بەوەی کە ئەمیر بەدرخان خۆی سوور بووە لەسەر چەسپاندنی شەریعەتی ئیسلام، بۆیە ئەو ئەمانەشی توانیوە لە ناوچەکەیە دروستکە. با کوڕ و کوڕەزای خۆشی بێ هەروەکو کە یەکێک لە کوڕەزاکانی خۆی هاتووە جەلادت بەدرخان هاتووە ئەو تەحلیلە مارکسیانەی بۆ کردووە لە بەرەو خۆشی هەر کابرایەکی مارکسی بووە. بە هەر حاڵ یەکێک گەورەترین خاڵێک کەوای کرد ئیمارەتی بەدرخان خۆی نەگرێ زیاتر لەوەی ببێ بە دەوڵەتێکی گەورەتر و دەستێوەردانی وڵاتانی تر لە ناو کوردیەکانە سادەیی هەندێک جاشی کورد کە ئاسان بوون بە جاش بەدەست خەڵکێکی ترەوە ڕۆیشتن، هەروەها ئەو شەڕە گەورەش کە بۆ بەدرخانیان نایەوە کە لەگەڵ ئاشووریەکانە ببێ بە شەڕ ئاثوریەکان نەستوریەکان یان کلدان کە ئەوانە لە هەکاری هەبوون لە بۆتان هەبوون بەشێکیان لە مووسڵ هەبوو ساڵەهای ساڵ بوو ئەژیان خەڵک بەیەکەوە کەسێک نەیوت مەسیحی مسلمان، چونکە ئەمانە هەموو لایەک پێکەوە لەسەر ئەساسی ئەم ئیسلامەتیە ژیاون. تەنانەت بەدرخان وەختێک کە نامە ئەنێرێ بۆ ئینگلیز، وەختێک لەگەڵ سەفیری ئەوانە دائەنیشێ یان لەگەڵ نوێنەریانە دائەنیشێ کە دێن بۆ لای بۆ پایتەختەکەی خۆی لە جزیرەی ئیبن عومەر کە لەگەڵیان دانیشێ ئەڵێ من دڵنیاتانەکەمەوەلەوەی کە ئێمە هیچ زەرەر و زیانێکمان نابێ بۆ ئەو مەسیحی بۆ ئەوانەی کە لەم وڵاتانەی ئێمە ئەژین بۆ ئەرمەنیانەی لێرە ئەژین، چونکە ئەو سەردەمە هەبوونی مەسیحەکانیان لە عالەمی ئیسلامی کردبوو بە بەهانەی ئەوەی کە بە کەیفی خۆیان دەست بخەنە وڵاتانی ئیسلامەوە، نەشێڵن ئاوا کیانێکی کوردی بەو شێوەیە دروست ببێ. ئاشووریەکان میلەتێکی ئازان، میلەتێکی شاخاوین، ئەوان شەروەکو کورد ژیاون، هاوسەی کورد بوون، میلەتێکی کۆنن، ساحب تاریخن، ساحبی ناوچەی خاکی خۆیانن، ئەوانیش هەر حەزیان لەو ململانێ و شەڕ و ئەوانە بۆ تەعەن مەبەستم لەوانە نیەکەوە لەم 100 ساڵی دوایە ئەوانش پێگەیشتون و چوونەتە دەرەوە ئێستا شتێکی تریان هەیە. تەعەن ئێستا هەر ئاشووری خۆی ئێستا کێشەیەکی هەیە لەوەی کلدان ئاشووری زمانی چییە، قەومە یان مەسیحێتیە، دینە یان قەومێتیە، وەرحاصل کێشەیەکی وا لە نێوانی خۆیانە هەیە، ئەوە خۆیان حەلیەکەن. ساڵەهای ساڵ بوو لە نێوانی هەردوو لایەنە دۆستایەتی هەبوو، تەنانەت کورد کە ئەبوون بە مەسیحی هەندێک کە ئەچوونە لای ئەوان هەر پارێزراوە ئەمانەوە هەر تێکەڵ نەبوونەوە جارێککە بە کورد بڵێن بە حسابی کورد مرتد دەبوونەوەکو مسلمان، حسابیان بۆ کرا کە مرتد بوونە ڕۆیشتن بۆ ئەو ناوچەی ئەوان لەوێ ئەمانەوە. هەروەها لەو سەردەمانەیە ئەرمەنیەکانیش لەبەرەوەی وڵاتی عوسمانی ئێوە ئەزانن وڵاتێکی سیستمی مرکزی نەبوو، ئیالاتی پێ ئەوترا بریتی بوو لە مەوروسی ویلایاتە ئیسلامیەکانی کۆن. وەختە تەماشای عەباسیەکانەکەی لەو سەردەمی عەباسیانەیە هەر ویلایەتە کۆنەکان هەبوو. ئەمە دکتۆر محەممەد هەمەوەندی لە بەریتانیا ژی کە دکتۆرای لە سیاسی دەولی هەیە، هەروەها ئەو کەسانەی تر کە لەسەر ویلایەتی ئیسلامی نووسیویانە وەکو دکتۆر ئازاد گەرمیانی،
خەڵکانێکی ترکە لەسەر سیستمی فدرالیزم و سیستمی ویلایەتی ئیسلامی نووسیویانە ویلایەتە کۆنەکان مەوروساتێک بوون کەما بوونەوە بۆ دەوڵەتی عوسمانی. دەوڵەتی عوسمانی مرکزیەکی صارم دروست نەبوو بوو، هەموو شتێک ڕبت بێ بە ئەستانەوە. وەلایەکی عام هەبوو، لەبەرەوە ئیمارات هەبوو لە یەمەن سەر بە عوسمانی، بەڵام خۆی ئیمارەتەکەی بر بەڕێوە. ئیمارەت هەبوو لە بەغدا، ئیمارەتی جەلیلێ لە مووسڵ، ئیمارەتە کوردیەکان 18 ئیمارەت بوون. هەر یەکێک یا ئیماراتی تر لە بەڵقان، ئیماراتی تر هەبوو لە داغستانی ئەمڕۆ بڵین. ئەو ئیمارەتانە خۆی ئیدارەی خۆیانە بر بەڕێوە، بەڵام بە شێوەیەکی گشتی پەیوەست بوون بە سوڵتەی مرکزیەوە کە لە ئەستانە بوو. ئەو سەردەمەش ئاوا بوو، بەڵام لە دوای ئەوەی سوڵتان مەحموود هات لە دوای ساڵی 1803 لە مەدای 70 ساڵە لەبەرەوەی معجب بوو بەو دەوڵەتە قەومیانەی کە لە ئەوروپا دروست بوو بە دەوڵەتێکی مرکزی صارم، یەک جەیشی هەیە، یەک نەوع، یەک تەدریبە، یەک ئیدارەیە، سیستمەکە یەکە، پەرلەمانیە، یەک ڕئیسی هەیە. بەم شێوە کە معجب بوو بوون بەوان محاولەی ئەوەیان کرد کە لەو نەزمە لەو شێوەی ئەوان دەوڵەتەکە دروستکەنەوە. 70 ساڵ ئەمە توولی کێشە، بۆیە بەڕاستی میلەتانی ترماندوو بوون لە دەستدانی ئیمارەتە کوردیەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوە، بەڵام ئیمارەتی بەدرخان بە تایبەتی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان سەبەبێک بوون بۆ دروستکردنی شەڕێک لە نێوانی ئاشوریەکان کە مەسیحی بوون لەگەڵ بەدرخان، بۆ ئەوەی ئەو شەڕەکە دروست بوو ببێ بە مۆبەررێک، ببێ بە بەهانەیەک، بە مەهانەیەک ئەوروپایەکان ئاسان بتوانن دەستخەنەوە ناو ویلایەتە ئیسلامیەکانی دەوڵەتی عوسمانی، ئاسان بتوانن بە بەهانەی ئەوەی کە مەسیحەکانە پارێزن بێنەوە سەر کوردەک. ئیمارەتی بەدرخانیەکان ئیمارەتێکی ئیسلامی بەهێز بوو، یەکێکە لەو بەڵگانەی کە بەدەستی ئێمەی ئیسلامیەوە هەیە، شتێکی تاریخیە کە بە درێژایی تاریخی ئیسلام لە کوردستانە. ئیسلام هەمیشە پارێزەری مافی کوردەکان بووە، وەختێک کە لەگەڵ دەوڵەتێکی مرکزی بوو بن یان لەگەڵ دەوڵەتێکی لامەرکزی بوو بن و ئیمارەت دروست بوو بێ. ئەو ئیمارەتانەی کە دروست بوون مادام کەسانێکی ئەهلی ئیمان و دین بردویانە بەڕێوە کە لەگەڵ دینی میلەتەکە گونجاوە، بە تەکید خەڵکەکەش هەموو وەختێک لەگەڵیانە بوون و ئیسلامیش ئاسان توانیوێتی ببێ بە دەستوری ئەو ئیمارەتانە، سیستمی ئەو ئیمارەتانە لەو سەردەمانەیە کە بتوانێت کیانێکی وە گەورە دروستکە. و لە ڕووخانەوەی ئەوانیش ئەو دەرس و تەجروبەیە وەرەگرینەوە کە چۆن ئەو ئیمارەتانە توانیویانە شتێکی وەها دروست بکەن، نفوزێکی وا دروست بکەن